بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الأمين والحمد لله رب العالمين. بشوازي برستان تاكتاك وبخيراتني تاكتاكي برستان دكين هم لا يكتان بخير بين والسلام عليكم ورحمة الله. طبعا لسر خمخوري برادرانو جماعتان اوان که باسیان لیو کرد جارێکە کۆڕەکمان کرد زیاتر لەسەر خیندن بوو، بەڵام ئەو جارێکە زۆر تەکلیف کرا و زۆر کەسیش زۆر برادریش تقریبا تەلەفۆنی دەکرد، ئەوەندەی تەمەشام دەکرد وەچی دیلکارنێجی گۆتەنی کتابێکی گەورەی هەیە لەسەر داعی القەلق وابدأ بالحياة. یعنی گوتی ڕۆژە چەند چوومە مەکتەبەکی لە ئەمریکای، مەکتەبە عامەی ئەمریکای بە هەزاران کتابی تێدایە، گوتی تەمەشام کرد تقریبا 29 کتاب باز لە مێروستان دەکا، مێروستان 4 کتابیش باز لە نیگێرانی دەکا. گوتی یعنی ئەوەندەی فکرم کردەوە شعبی ئەمریکی لەو وڵاتەی قیمەتی مێروستانە چی نییە، کەچی بە شانازیەوەش باز لە مێروستان دەکرێت کە 29 کتابی لەسەر تەلیف کرایە لەوێن دەرێ. ئەمنیش ڕاستە احتیمالە لە پارەی خۆمەوە کە قسەی دەکەم وچ کابرای مەسوول گوتیان کارەباکەی نێچا دەبی، گوتی لە کارەبا چ عیبی هەیە. یعنی ئەمنیش تەماشای خۆم دەکەم لە فەزلی ئەو خوایە نازانم وشەی قەلق یعنی چ، پێشم عەنتیکەیە باس بکەم لۆتوو بڵێم قەلق وایە نەوعەکە لە ناڕاستی کە ئەمن ئەنجامی دەدەم لەگەڵ خۆم، بەڵام مەجبور بووم لەبەر خاتری کەسی بەرامبەرم لەو بابەیدا بێمە خوارێ خۆم وا نیشاندەم کە ئەمش پاپۆرم وەرگەڕایە لۆ چکە مسەف شەشم. ئەمە جارەکەی دیش باسم کرد، جارێکیان مەلیکێک دەبی قەسرێکی زۆر گەورە دروست دەکا، ئەو مەلیکە بە حکمی ئەوەی هەزار پارە و دۆلار و چی هەیە لێی دەدا، دەیەوێت لەسەر کۆشکی ئەو قەسڕی دروستی کردی عنوانە و تایتڵێک بنووسی، وەک لەی بڵەگلەی بدەن هەر کەسێک پێشەوەی بێتە ژۆرێ ئەو عنوانەی بخینتەوە، ئەو جوانی قەسرەکەی متەکامل دەبی. پاشەوەی کە هاتە ژۆرێ و هەر چێدا دەیگو عیبەکی بگەڕێن، هیچ عیب و عاری تێدا نەبوو، فعلا قەسرەکە ناوازە بوو، شتێکی زۆر غەریب بوو، بەس لە دوو چ دەگەڕا مشکلەی عنوانێکی لەوە قەسرەی دابنێن هەر کەسێک بێتە ژۆرێ عنوانەی بخینتەوە، یەک دەیگۆ بەخێر بێ لۆ قەسری پاشا، یەک دەیگۆ بەخێر بێ لۆ فلان، یەک دەیگۆ خۆشترین قەسر و پاشای، هەرچی باسی لێوە دەکەن باسییان لێوە کرد، بەڵام هیچی بەدڵ نەبوو. تەنها ڕۆژە کابرایە کات گوتی ئەمن عنوانەکەت دەدەمێ، ئەگەر ئەو عنوانەی بنووسی ئەو قەسرەی تو کەون نابی، هەر کەسێک بێت دەزانی تازە دروست کرایە. گوتی وەڵڵای ئەو عنوانە دەبی چ بی؟ ئەمنیش کە تەماشای قەسری خۆم دەکەم لەبەر چاوم گەورەتر دەبی. ئەویش ئێستا لە ناو ئینگلیزان خاستن ئەمریکی کردیتیانە پند، یعنی وەک پرۆڤێربێک بەکاردێ. ئەویش چی نووسی؟ گوتی گەورم لەسەر سەری قەسرەکەت بنووسە life goes on، یعنی الحياة ستمر، یعنی ژیان دەڕوا بەردەوام نامینێتە تایە. گوتی مەقسەدت چێ لەو قسەی کە کردت؟ گوتی ئەگەر ئەو قەسرەی تو زۆر خۆش بی ئەو خۆشیەی تو کاتیە، کەواتە دیسان چی لێ دێ؟ دەڕوا. ئەگەر ناخۆشیشی تویت کابرایە کات عیبی لێگرتی، عیب خارەکەش ئەو عیب و عارەی کە هەتە لە قەسرەکەی زۆر خەمی لێ مەخۆ، چونکە چییە؟ کاتی ئەو دەڕوا. ئەمن لێرە کە دەست پێ دەکەم مۆزوعەکەی ئەو ڕۆ کاتێکی وای لێ سرف ناکەم، چونکە تەرکیز دەکەم ئەسنای ئیمتیحانات نەک کاتی خوێندن و شتانە، دەمەوێت لەگەر ئەوەی کە دەڕۆی ئەوەندەی ئیستفادە کردبی نەگەڕێەوە سەر خوێندنێ، چونکە کاتی خوێندنە نەما تازە. بەڵام هەتا ئاخری ئەوەندە لەبیر بی خەمی بخۆی خەمی نەخۆی سەفی شەشت هەر دەڕوا، ببیە ئەنیشتاین ببیە نازانم چێ لە کۆلانێ بکەوی دەرۆزەی بکەی ئەو حیاتە هەر دەڕوا. کەس ئینتیزاری توی نەکردیە بلێدە ئەگە تو نەبی ئەو شتە ئەو شتە ڕوونادا. life goes on الحياة ستمر. لەو دەقەیڕا وا قەنەعەت بە خۆت بینە مادەم ژیان و کاروانی تو هەر دەڕوا ڕاناوەستی، کەواتە خەمی لێ مەخۆ، داعی القەلق وابدأ بالحياة. لێرەدا دێمە ناو مۆزوعی با بزانین چ باشە و چ باش نییە و لە چ کاتێکدا چ بکرێ بە پشتیوانی خوای گەورە باسی لێوە دەکەم. خۆشەویستان و ئازیزانم، یەکەمین شت ئەگەر باز لە قەلق بکەم بەس پێم بڵێ قەلق چییە، وەچ پێتم گوت ئەمن دەبی بۆ نەحەشکە باز بکەم، چکەم لە هەم بانەی خۆمەوە دەژمێرم، بەڵام مەجبورم لەو حەقیقەتەی کە باسی لێوە دەکەم لەو توش بلێم. قەلق شتێک نییە هەتا سبەینێ وەسفیکەی، یەک کەلیمەیە،
هەست ئیحساسە سێنسە هەستە یعنی ئەگەر ئەتوو هەستت بە خۆت کرد متمانەداری ئەو ئیشەی کە دەتەوێت ئەنجامی بدەیت بە متمانەوە ئەنجامی دەدەیت ئەو هەستت لای خۆ دروست کرد ئەتوو نازانی وشەی قەلەق لە فەرهەنگی توودا یعنی چی بەڵام ئەگەر وەچ کابرای بکەی منداڵە خۆی لە ژۆرە نابوو دەیانگۆ لۆ نایدرێت لە سبەینی هەتا ئێوارێ دەیگۆ وەڵڵی بێمە دەرێ کەڵە باو دەمخوا کەڵە شێر دەیانگۆ کورە بابات و عەقلت لە چێن دەرێ شینە زەلامە چۆچت و کەڵە باو کوی دەتخوا دەیگۆ بەخوای کەڵە باو دەمخوا ئەمن دەزانم کەڵە باو دەمخوا بێمە دەرێ کەڵە باو دەمخوا دنیا و بنیا پێی خڕ بوو لەسەرەوەی دەسوڕاوە بزانێ ئەو کەسە چ دەلێ مشکلەی وەی چییە فعلا دەیگۆ ئەمن ناترسێم بەس بێمە دەرێ کەڵە باو دەمخوا لەوە دەترسێم دەیانگۆ کوی دەزانی کەڵە باو دەخوا دەیگۆ چکە ئەمن هەندێک دنکە گەنمی گچکەمە ئەمن هەندێک دنکە گەنمی گچکەمە مشکلەی وەی ئەوە بوو خۆی پێ گچکە بوو هیچ کەڵە باو مشکلەیەکەوە نییە بەس خۆی پێ گچکە بوو کە خۆی بە دنکە گەنم دیت حتما کەڵە باو دەیخوا ئەوە دەستەوە قانونی خواردنی کەڵە بابی مشکلە نییە کابراک زۆر خۆی لەگە خەری کرد یەک مانگان ئەو نەفەرە هینە ئەو نەفەرەی بردگەیشتە قەناعەت کە بەس قەناعەتی پێبینی ئەتوو دنکە گەنم نی ئەتوو دنکە گەنم نی وفعلا بە قەناعەتەوە نیگەرانی لاچوو گەیشتە قەناعەت کە ئەو کوڕە دنکە گەنم نییە سبەی نەویستی بێتە دەرێ لە بەتانەیە گوتی بەخوای نایەمە دەرێ لۆ کاکە گوتی وەڵڵی ئەمن ئەمن زانیم دنکە گەنم نیم بەس چێ قەناعەت بوو کەڵە بابای دەینی ئەمن دنکە گەنم نیمە ئەم مشکلەم لەگە خۆم نییە ئەمن دەزانم دنکە گەنم نیم بەس چێ قەناعەت بەم گۆ دەینی گۆ دنکە گەنم نینە دەڵاخوان مەقسەدی من برای من خوشتی من هەر کەسێک هەر قوتابیەک کاتو چی بوویە طالبی علم کە چیە مەکتەبە فەرق تێلێکە کەسەشی دەستە زیندان قوتابخانە و زیندان یەک جیاوازی جەوهەری هەیە لە حەیات پێش ئەوەی کەتنەک بکەی تاوانێک ئەنجام بدەی قوتابخانە ڕێنمۆیی دەکات بەڵام کاتێک تاوانت کرد و چوێ زیندان ئەو دە زیندان ڕێنمۆیی دەکات یعنی قوتابخانە و زیندان یەک خاڵی جەوهەریان فەرقە لەگە جەنابەت کاتێک کە دەچێ ژیان قوتابخانەی ژیان کە ئێستا حەیاتە و دەرست فێر دەکات پێش ئەوەی تاوانەکەی ڕوو بدەی ڕێنمۆیی دەکات کە شتە غەڵەتە نەیکەی جارە کەس عەقوبەی نەدای بەڵام زیندان کاتێک ڕێنمایی دەکات ڕێت لۆ دادنێ کە پاشەوەی کارەکەت ئەنجام داوی سوودی نەما جا پێشەوەی کەڵە بابەکە ئەمەی بخوا با ئەمە جار یەکەم قەناعەت بە خۆمان بینی کە ئەمە دنکە گەنم نینە لێرەوە یەک پرسیاری لە هەموو کەسێک دەکەم کە حەزی لێیە ببتە کەسێک إن شاء الله سەرکەوتوو بی ولا تقولن لشيء إني فاعل ذلك غدا إلا أن يشاء الله ئەلێرەوە هیچ قسەک مەکە بلێ سبەینێ دەمە بە تەمامە بمە مهندس بە تەمامە بمە دکتۆر بلێ إن شاء الله ئەگەر خێری تێدا بوو داوا لە خوای دەکەم بم کاتە دکتۆر مەلێ دەبم ئەتوو هیزنی وما تشاءون إلا أن يشاء الله هیچ حەدیثی قودسی خوای گەورە چ دەفەرمیت عەبدی ئەی بەندەکەم أنت تريد ئەتوو دەتەوێت ببی ئەو شتە وأنا أريد ئەمش دەمەوێت ببی ئەو شتە إن سلمت لي فيما أريد أعطيتك ما تريد ئەگەر ئەو شتەی ئەمە دەمەوێت و لەمە بکەی ئەمش ئەو شتە دەدەمێت کە تۆ تێوێت بکەیت یەک بە یەک فإن لم تسلم لي فيما أريد أتعبدك فيما تريد ئەگەر ئەو شتەی ئەمن دەمەوێت لەوم جێبەجێ نەکەی ئەمە ماندیت دەکەم لە دوو ئەو شتێک کە دەتەوێت بچی پێی بگەیت لە کۆتاییشدا چی دەدێ مەسەلەکە ثم لا يكون إلا ما أريد بشفڕیە و عاسمانی نابی قسەیت و بەسەکەوی إلا دەبی حکمت و قدرەتی خوای گەورە بەسەکەوی يعني وما تشاءون إلا أن يشاء الله ما ليس بين دمي بما أوشتا بل إن شاء الله دم أوشتا أجر خواي جورا ويستي لسربي خير دين الدنيا متدابي هيك تشتى ما لدبم أتو هيزني هتا ببي أتو هيزني هتا ببي بون يعني وجود نبون يعني عدم أتو باسي لعدم يبكى باسي لوجودك سنك هل أتى على الإنسان حين من الدهر لم يكن شيئا مذكورا هيز نبوي هاتي سر دنيا باز لبوني نبوني يبكى باز لبوني خود مكة أتو باز لشتك بكى كخواي جورا مشيئتي لسربي پرسیارێک دەخەمە بەردیدی بەڕێستان ئەو پرسیارە ئەگە هەتا سبەینە فکری لێکەنەوە بڵێم جواب لێ بینەوە دەبای ئەوها بکەم بەڵام نەبوونی کات و وجودی ئەو دوو درۆزنەی کە لەسەر سەرمە پێ دەڵێن کاتژمێر ئەنگۆ ئەو دووشتانە وا لە ئینسان دەکا خولق الئینسان عەجوولە عەجەلەیە بە خۆی تەبیعەتی وایە ئایا ئەتوو ئارەزووەکانی خۆت بەڕێوە دەبەی یان ئارەزووەکانت ئەتوو بەڕێوە دەبەن دووبارەی دەکەمەوە ئایا ئەتوو وەک ئینسانێک وەک بەشەرێک وەک بەنی ئادەمێک وەک قوتابیەک وەک مرۆڤێک دەتەوێت لە حەیات بەسەر پەیژەی سەرکەوتندا سەرکەوی یەک پرسیار لە خودی خۆت بکە ئایا ئەتوو ئارەزووەکانی خۆت بەڕێوە دەبەی یان ئارەزووەکان و حەزەکانت ئەتوو بەڕێوە دەبەن ئەگەر ئەتوو
تانی بد ئەو سەدرەتە و ئەو قودرەتە و ئەو سەیطرەی لەسەر خۆت بکەی بە خۆت بەرنامەی ژیانی خۆت بەدەست و پەنجەکانی خۆت جێبەجێ بکەی و حەزەکانت لەژێر دەسەڵاتی توودا بن ئەتوو ببیە هەرچ لەو ژیانەی ئەگەر 2 ملیۆن کەسیش بەتوی گوت و فاشیلی مشکلەتی لەگەڵ ئەو خەڵکەی بەس کەلیمەکەیە ئەوەی ئەو پێی دەلێ فاشل ئەتوو پێی بلێ سەرکەوتن هەرچ ڕوو بدا لە حەیات ئاوڕی لەمەدەوە چونکە لايف goes on الحياة ستمر لو ڕانە وەستایە ڕخنە لە تو بگری لەوە ڕانە وەستایە داکت بە تو بلێ چیژمە تو ئەو شتیان گوتیا کوڕمە تو دوم چاوی تویان گوتیا هەرچمان دەکرد لە حەیاتی تۆش بەبیرم دێ تخوا مامۆستایە مامۆستا کاکە توی شێ بکە تخوا کوڕم چوڕ چاوی تو لە عیباتیان گوتیا تخوا تو ئەو شکلیان گوتیا ئەخا تەماشای خۆت کە قانونەکەی لە NLP کە 20 قانونی جەوهەریمانەیە لە نیۆرۆ لانگویجستیک پرۆگرامینگ کە پێی دەگوترێت البەرمەجە اللغة العصبية زمانی دەمارگیری مێشک یەک قانونی زۆر جەوهەری تێدایە کە ئەمن زۆر قەناعەت و ئیمانم پێ هەیە ئەویش ئەوەیە دەڵێ هەر تشتێک لە هەموو مەخلوقاتی خوای گەورە خاستن صنفی بەشەر ئەگەر یەک شت کە خەیاڵ بوو بی ڕۆژێک لە ڕۆژان ڕوو بدا و دروست بیتون و بکرێ ئەنجام بدرێ یەک بەشەر لەو کوڕەت الئەرزەی ئەنجامی دابی دڵنیا بە توش دەتانی ئەنجامی بدەیت هەر تشتێک یەک بەشەر تانی بی ئەنجامی دابی دڵنیا بە توش دەتانی ئەنجامی بدەیت ئەگەر کابرایەک تانی بی ساڕۆخی دروست کردبی تا ساڕۆخ نەما کەس ناتوانێت دروست کە هەموو بستینەوە مالە چونکە کابرا ساڕۆخی دروست کرد دڵنیا بە مادەم ئەو شتەکەی کرد بەشەر بوو دوو دەست و دە پەنجەی پێوە بوو دڵنیا بە توش دەتانی ئەگەر ئەتوو هیچیت نەکردبی بەس سبکە لۆ من لۆ ئەو خوایە کە وعدی پێدای وأن ليس للإنسان إلا ما سعى خوای گەورە وازی نەهێنا لەو ئاياتەی نەتیجە دەداتێ وأن سعيه أي سعي الإنسان أي سعيك سوف يرى أي سوف ترى دەبی ئەتوو بەرهەمی خۆت ببینی قوتابیەک لە سبەینی هەتا ئێوارە دەخینی 12 ساڵ دەخینی ئاقوڕی چێن دەرێ بەسەر خۆم بکەم لەسەر ئەو مەنەجەی هەموو پیاوەتیمە بەدە سەف 6 بە دەردەکەوی 11 ساڵەوە بەشەر نییە ئەگەر لە سەف 6 دەرەزەینە عامفەرین کوڕم لە هەندە سەوتوب بە ئەگەر ناوەڵا بلێم لە چ دەراتی ناوی لە مەعادیش نهاتەوە شەرمەزارە لۆ لەبەر ئەوەی جارێ عەقلی زۆری مایە بگاتەوە قەناعەتی ئەو داک و بابەکەەوە دنکە گەنم نییە کە لە باب دەیخوا جارێ داک و بابەکە مشکلەی مایە خۆی تێ بگا گەورەی کوڕ و کچەکەی لەوەی دانێ بستەوتو بۆ هەندەسەی بەڵام ئەلێرە دەگەڕێمەوە ئەو نقطەی ئەگەر ئەتوو لەو دەقێرا بڕیارت دابی ئەسنا ئیمتیحانات وادێ حەز و ئارەزوەکانت حەز لە هەر شتێکی واز لێبینە هەر شتێکت پێ خۆشە لە حەیات ئەو دەمەی واز لێبینە کەسمان نەدیتە بستە دکتۆرێکی بلێ دکتۆر ئەمن مەعیدەم هەیە قوڕ نەخۆشی قوڕحەم هەیە مەعیدەم دێشی تخوا حەبەت شیرنم دێ شیرن دکتۆرەکە دەڵێ یەکەم جارە جێم لێ بیەک بلێ حەبی شیرنم بدێ ئەمە زانیتم حەبدە دەمە بەشەری ئەگەڵ تاڵبی ژەهربی زەق نەبوت بی دەبی بخوا کابرا قەدیتیت نەخۆش بێت تخوا ئەو دکتۆرە دەرمانە تاڵە چوانەیەکت شیرن دابا من پرسیار لەو شتە دەکا نەخێر کاتێک کە ئەتوو نەخۆش بووی بەڕێزم کە ئەتوو نەخۆش بووی ئەو کەسەی حەبوو دەرمان لۆ دادنێ ئەوەندە مناقەشەی لەگە مەکە ئەدەگە هام کردەوە دەبوو ئەدەگە بچوومەوە هام بکەم ئەوها دەرچوو ئەو قسانە لە خۆت لێ مەگەڕێ ئەو قسانە باە عەقڵەکی دیزاینی عەقڵت لە چەند ژوورێک پێک دێک لەوانە پێ دەنێ گۆڕستان ئەو قسانە بگرە دوو قەبری لۆ لێ دەبایە نا قەبرستانی لێگەڕێ فاتحەکی لۆ لێ دەو بەڕێکە کابرا سەعاتێک بابتە داکتە تەشجیعت ناکە لەسەر هەموو دەردانیش دەزای تەشجیعت بکە هەندەی دڵی سوات دەکا ئەوە ئەمن گۆتم یشیمانێ مەکە گۆتم بەس با بخینی بەس دوو دەرسی ناوە ساقید بوو یعنی کاکە دوو دەرسی ناوە کەس بووە لە هەموو حیات پێکەوە ببتە عالم کەس هەموو بۆ لە حیات هەموو دنیا بتە دکتۆر شتیا بۆ لە دنیاە ئێ دکتۆرێک پێش دەرکەی ماڵی دکتۆرەکەی کە فەڕاشێک و کە ناسەخایان نەکا دکتۆرەکە نازبلی خۆی دەمری ئەگەر ئەو مهندسەی دنیا دروست دەکات لە هەندەستە و لە ستراکچەر ئەگەر ئەو علمەی پێبی ئەگەر تایە پەنسەر دەستەکەن چێ مهندس بەخۆ بە قاتوری باتەوە دادنیشی دەجی لێتدا ناوەڕە سپێرەکەیدا دەباتە پەنسەرچی کابرای پەنسەر چەم و قەلبی گریزە عیبە کاسبی عیبە بگە قەناعەت کە ئەتوو داهێنەری لە حیات بەڵام یەک پرسیار لە خۆت بکە ئایا لە چ بوارە خۆت دەبینیەوە لێرەدا دێ سەرچێ ئەو حەز و ئارەزوانی کە هەیتت لەبەر کاتی ئیمتیحان واز لە هەمووی بینە ئەو شتانێک کە کاتت لێ دەگری برادەرە میوانتان دێ بڕۆ دەرێ جێتان دێ بڕۆ دەرێ لە هیچ شوێنێک مەوەستە کە کات لە تو دەکوژی 86,400 چرکەت لە شەو ڕۆژێکی دەبی چرکە دانیش لەگە خۆت قسەی بکەیت ئەوە مۆدیلی وەی نەما لەگە کەسی بەرامبەر دانیشی خۆت لەگەڵ خۆت قسەی دەکەی ئەگەر ئەمن ئەوەی بخینم ئەوەی لەسەرم بوو کردم هەتا چەند لەسە من پێویستە ئەو ئامادەی هەزم بکەم ئایا ئەمن لە ڕابردوودا هەگبەی خۆم پڕ کردیە یان لە کاتێکی دیاریکراوە دەمەوێت بم هەموو کتابی حەفز بکەم ئەو شتەش ناکری کەواتە مادەم ئەو کاتی ئێستا مایتت ئەوەندەی خوێندیتت تەرکیز لەسەر چەند خاڵێک دەکەیت دێ سەر چ
زۆر کەسێ دەرێ مامۆستا من دەخینم بەخوای دەرەزەشم باشە بەس دەترسێم ساقی بم ئەم مزجینێکی دەدەمێ هەندی ئەو دنیای گەورەکەەوە 100% ساقی دەبی احتیمالە دەرسی ها 100ش دەینی مزجینی دەدەمێ 100ش دەینی بە ساقی دەبی عەجەلەکێ لە حەیات پێ دەڵێن عەجەلەت الحەیات لەو عەجەلەی حەیاتە ئەو کابرایە لە لایەکی تایەکەی کە 5 بوڕغیە لە بوڕغیەکی زۆر دوند بەستیتی بخینا ئەوە فول بۆ لەولایە بەس لەولایە 20 برادری هەیە ئاگای لێیان نەمایە لەولایە چەند حەقەکی نەفسی خۆی هەیە کە دەبی ئینسانە بنووی بگەڕێ ئێستا من سبەینە ئیمتیحانی کولێ فەزای وەکالەتی ناسامە 20 سبەینە فڕەچ پاچی لە دەم لەگە باتەی چی ئیمتیحانە با لە خۆی ئیمتیحان بی وەچی تۆماس ئەدیسۆن و ناپلیۆن گوتنی ئەگەر وەرەقەک ئیمتیحانی مەسیری من دیار بکا کە من دەمە بەشەر یان پیاو یان فاشیل ئەو وەرەقەی دەدەڕێنم ئەو وەرەقەشم نەویست ئەگەر وەرەقەی تو مەسیری تو لەسەر وەرەقەش ئیمتیحان مابی پۆلیسە یان پۆلیشەشی لە سەوەندەی مابی ببێ کەسێک یان ئایان نا ئەو ئیمتیحانی مەکە باشترە ئەگەر ئیمتیحانە 100ش بینی احتیمالە 100ش بینی بە ساقی دەبی بەشارەت لە قورئانیش لۆ خراپە شاتێ فبەشرهم بعذاب ئەلیم خۆ نەیگوتێ ئیلە بڕۆ بەشارەتیان بدە بچنە باشتێ لهم البشرى في الحياة الدنيا لك خوني خوشيتي وفي الآخرة عذاب أليم بلان بشرى له شاتيا مسجنين ده مساتي ديني بس لحياة فاشل دبي أتو أهم بكاكا درجة ما كان معياري خود متمانە بە خۆبوون و نیگەرانی تو ئەتوی دیاری دەکات دەگەیت ئاستەشی کابرایە دادەنیشی فاشیلە بەس لێی پرسە تو چی دەڵێم کەسەشی زۆر سەرکەوتومە ئەوە ئەگەر هەموو دنیای پێی فاشیل بی فعلا کەسەشی زۆر سەرکەوتووە لۆ قەناعەتی بە خۆی هینایە کە ئەوە دنکە گەنم نییە ئەو شتەیە کە دەیەوێ ببی نەک ئەو شتەیە کە هەیە ئەو شتەیە کە دەیەوێ ببی ئەمە ئێستا مرۆڤم بەڵام بەرنامەم چێ لە حیات بوومە چێ هەر دادنیشم مامۆستایەتی دانیشم لێرە قسەی بکەم ئەدی لۆ خوا دووجێ دایەتە ئینسانی دوایە شەندێک جێ لەم بۆ بگریزای معاناتی گۆچیە کەواتە لێرەوە خۆت قەناعەت بە خۆت بینە ئەگەر درۆژ بی لەگەر خۆت و درۆی بکە 100 جار کە پێت دەڵێم لە هەموو شەرع درۆ جایز نیە ئیلا لە سێ مەوەقفیەمە دەیکەمە چار نالەم دەستکاری شەرع دەکەم حەدم نییە ئەو پیاوەش نیمە فتوا بدەم مفتیش نیمە بەڵام پێت دەڵێم درۆی لەگەر خۆت بکە بڵێ من سەرکەوتومە کورە وەڵات و فاشلی هەموو دنیا پێت دەڵێ فاشل ڕاست دەکەی بەڵام بە خۆت بڵێ ئەو درۆی لەگەر خۆت بکە بڵێ ئەمن دەخینم خوایە ئەوەی لەسەر مەنجامی دەدەم دەچمە قاعش بە ناوی تو ئاخری پێ دەڵێم ڕێنمایەکانی قاعی چەختۆ بە خۆت دەکەی کە تەواو خلاص بووی ئەو پەڕێ بدە دەست مامۆستای گۆتیانە تو سەتەتینا سەفرتینا بڵێ تەواو ئەمن کولەکەم هینایە لە هەولێ رێژ نییە چۆنا لە کولەکە لە هەولێ رێژ نییە تو لۆ خۆ دەچێت جێشکە 100 کەسە بۆ حالە ژیایە کاکە دلی خۆت بدەوە بەو ئەڵڵایە کە خوایەتی دەکا لە مەعادی بووم تەڵەبە بووم مامۆستایەکمانە بوو پێلاوی لێ دادەنێم چکە مامۆستایە بەس هەتا ڕۆژی قیامەت لێ دەرسی دامن لە هەموو دەرسێک فول بووم ئەو ئەمنی چلونۆمی لە سەتی دەدایە نەیدەکردە 50 بەس هەتا بچمەکەنی بڵێم توخوا مامۆستا لەو منی نازیح ناکەی دەیگو ها دەوەرە دەی ها ئەوە دەی 100 دەیوت دەمێ بەخۆم دەرەجەم دەینا بەس نەمی دەدایە ببووە یەک عینادی ڕئیس قسم دکتۆرەکەم مقرر قسم هەموو دەیزانی تەڵەبەکان هەموو دەیانزانی 4 ساڵ بوو معادم تەوا کرد مامۆستایەکە دەیگوت 4 ساڵ پێش تا عومەرێک لێرە بوو ئەوەندە عیناد بوو تەڵەبەکانی پاشە من برادر دەبۆ قسە دەیانگوی ئەو عومەرە چییە ئەو مامۆستای هەر باش توی دەکرد ئەوها بوو عینادی لە بینی منوی نەچوومەکەنیش و ئاخریش فعلا لەتەسولی کەتمە سێزدەمین کەس لەسەر قسمی لە 9 تەڵەبەی نەبوومە یەکەم و دوم لە بەدەستەوە مامۆستایە بەڵام کە دیتم لە سەری ساڵ لە دەرەجەکەم هینا چکە مامۆستایەکە تەسلیحی نەدابوو ناوەکان قەپات بوو دەرەجەکە غەزبە لەسەری دەبایەدانێ خۆت و عیلمت کە جوابم داوە دەرەجەشی زۆر بەرزمینە کە لە جەیزی دەنهاتەوە ئەو ڕۆژیش بەبیرم دێ ئێستاش قسەی ئیبراهیم فەقیم خوێندبووە تازە بە تازە گوتی بڕۆ دڵی خۆت بدەوە مش گوتم دڵی خۆم بدەمەوە چ بکەم وەڵام چوومە مەتحەمەکی نەمکردە نامەردی گوتم کاک عومەر ئەو ڕۆ تو دعوەتی خۆتی یاڵە دەی حەز لە چێ بخۆ چ بخۆم کاکە وەرە بخۆ دەی شەرمیم داوا بکە شتێکی داوا بکە کە نەتخواردبی شتێک تام کە تامن نەکردبی چونکە ئەتوو لە سیراع و ململانەیەک بەسەکەتی دەبی ئەو ڕۆژ شتێکی مقابلی وێ گەورە بخۆی دەمگۆ قۆزی شام تەماشای قۆزی شام دەکرد ئەم ببینم چاوەڕەنگ بی لە خۆ دەچم ئەوجا قۆزی شام ئیمن نییە نانی من نییە ورگم پەیدا کردێ بەس دۆژۆرێ کە تەماشام دەکرد بەو نەوعی ئەو خواردنەی من نییە بەڵام دەبایە بیخۆم چونکە مقابلی ئەوەی ئەوەندە قەهر و ماندیبوونم پێوە دیت بوو مقابل تامی ئەو سەرکەوتنەی دڵی خۆم دەداوە نەک برادرێک بڵێ وەڵا دەی بەخۆم خۆم کرد بە برادری خۆم دڵی خۆت بدەوە کاکە درۆی لەگەڵ خۆت بکە بەڵام لەگەڵ خەڵکی تر نا درۆی لەگەڵ خۆت بکە بڵێ من سەرکەوتومە وامە خۆت دعوەت کە بڕۆ جێرەی ترک و قات و ڕێباتەشی لە خۆت بکڕە بە خۆت بڵێ ئەوە جوانە بە خۆت بڵێ ناوەڵە کاوە لەوە راشنە بە خۆت قسەی لەگەڵ خۆت بکە کاچی من تەکەلم مع نەفسیک خۆت لەگەڵ خۆت ئاخاوتن بکە تو زۆر لەوەی گەورەتری خۆت لەبیر کردیە خزمەتی هەموو خەڵکی دەکەی بەس خزمەتی خۆت لەبیر کردیە ئێستا بڵێن سبەی دەدەین نەکەن وەزیرێکی هەمووتان مشۆش دەبن
قات و ڕیبات نامێنێ لە بازارێک وتی نامێنێ لە مالێشکا زلک نامێنێ ڕێوڕەسم نامێنێ ماف چییە دەچێکم وەزیرێکی لە وەزیر چییە کاکە ئەوەی بوویتە وەزیر معنای وەزیر تێگەیشتە کەلیمەی وەزیر یعنی بارێکی زۆر زۆر قورس بەڵام باری معنەوی ئەگەر ئەو بارە بوتە مادی دەتە ویقر والذاريات ذروة فالحاملات وقرا بارش زۆر قورس هەڵدەگرێ و سەفینانە بەڵام ولا تزر وازرة وزر أخرى لۆ پێی دەڵێن وەزیر چکە ئەمانەتی زۆر زۆر قورسی لەسەرشانە کەچی فشێ بە دنیای دێ هەندەشان لۆ لەبەرەوەی تێناگا وەزیر یعنی چی کاکە ئەگەر ئەو نرخی خۆی نازانێت و نرخی خۆت بزانە ئەوە ئیمتیحانت نێزیک بووە مستەقبەلی تو بەداخەوە دەیلێم لە هەموو دنیاە لە یەکەم ڕۆژی لەدایک بوون حساب لۆ دەکرێت بەڵام لێرە 11 ساڵان بەهەدەر دەڕوا صافي 6 درجات هنا على عيني وعلى راسي درجة هنا والله كرمة فاشلي صار سال كجنا ولا ما عادوا كل شيء نهاتوا لو خواد زاني أويني ويدا إليه ولير دا صوريني برون بقرين خليز مع عدل نك خليز كليا بعقل بيوانا دبلوم يعني بلام زوري زيلك كان خليز بيمانجا كان لو زيلك لو كسانا نكبعاتي نبيمانجا عندي تناكولش بس أو كسر شرمي بخوي بستبرام بركسر شو كان ناهل نو بيدانش لو مجلسي زور كسيا مبدع نخين دوارە بەڵام لە سناعی بینە چ دروست دەکات ئەوەی تیارە دروست کرد لە هەولێرە پاچەند ساڵی ڕاستە کووردا فکرەی لە فلانی وەگرت بەڵام لە هەمان کاتژدا خەریکی سناعی بوو خەریکی وەستا ڕەزەبی بوو ئامادەی وەستا ڕەزەب ئایا ئەوە معنای ئەوەیەوە کەسەکە نەیبێت جێیەکی شایستە معنای ئەوەیە کاکەوە 2000 ملیۆن مۆدی سەدەبی لە هەولێر و کوردستان هیچیان پێ نەکرا بەڵام کاتەکە لێرە ئەوەیە ئەتوو ئاخر جار دەڵێم بەبیرە خۆت بینەوە ئایا ئەتوو حەز و ئارەزوەکانی خۆت بەڕێوە دەبەی یان ئارەزوەکانت ئەتوو بەڕێوە دەبن ئەگەر لە یەکەم بی ئەتوو فاشیل نی بەڵام سەرکەوتونی نالێم فاشیلی دەڵێم سەرکەوتونی ئەدەبەنەوە جوانترە لە ئینسانی ڕسالەکە پێڕابگەینی مەلێ نەخۆشی بلێ ساغنی مەلێ درۆت کرد بلێ ڕازگۆنی مەلێ وەڵا کاکە ناشرینی بلێ جوانی مەلێ وەڵا کاکە سەرم زۆر زۆر وایە کەچەڵم بلێ سەرم مووی پێوە نییە دلی خۆت بدەوە کەلیمەکەی جوانەکەی بلێ دوایە نەیە چتێخە ئیلا تو ئەوەی دەچەقێنی ئەوەی عیبە هەمووتان لە بەرامبەر نوێژ ڕادەوەستن یەکتان لە گۆچی دە بەرامبەر نوێژ تەماشایش خۆی بکە بڵێ ئەڵڵا وەچیەوە ئیلا سەرم ئێرەم شەیەکی بینە ئەیرەم لە وایە کارە چاکە وەچێ لێرەم هەر لە دوو خەتە دەگەڕێت هەموو میلەتیمە وایە عیبی تێدا نییە ئینسان لە دوو خەتە دەگەڕێت کاکە ئەگەر تو سەرکەوتن نەینی معناوانێت فاشیلی بەڵام ئەوەندە خەتۆی کە ئێستا پێت دەڵێم لە کاتت کەم وایە ئیمتیحاناتە نێزیک بووە بە پشتیوانی خوای گەورە ئەوەی لەسەر تۆ بکە ئەوە کەیریش بە تەمای خوای یەکەمیشت خۆشەویستم عەزیمەت ئێرادە تەوەکل لەگەر نسیان ئەو چارە لە هاوچێشەکیدا کۆ دەکەمەوە عەزیمەت ئێرادە تەوەکل لەگەڵ نسیان خوای گەورە سبحانه وتعالى لە قورئان چ دەفەرمی فإذا عزمت فتوكل على الله كاين ئەتوو پشت بەخوای بەستا کە خۆت یەکلایی کردەوە ئەگەر ئەتوو سبەینە پێت لە قاعینا گوتت ئەمن ساقی دەبم ناوەڵە نازیح دەبم دەبێ مستازیح بم کورە ناوەڵە ساقی دەبم خیندیتم کورە ناوەڵ نەمخیندی ئەو پرسیار دێتەوە ناوەڵە نایەتەوە بەنا بچێ قاعی ئەتوو عەزیمەت نییە خۆت یەکلایی نەکردەوە هەر چەندت خیندیە تەوا واز دەبینە دەرکەی مەشکت قەپاتکە مەڕۆ پێشتر ساعاتێک پێشتر بچێ قاعەکان و ئیمتیحانات دوو ڕۆژ پێشتر بڕۆ بزانە لە چ مەکتەبێکی ناوە دەراتێ جێ خۆت ببینەوە بگەڕێەوە مالێ بەڵام کاتی ئیمتیحانات ئەگەر جێ قەلەباڵغە زووتر بڕۆ ئەگەر ماڵە نێزیکە 10 دقە چارێکە 5 دقە پێش قاعی بڕۆ خلاص کات مەکوژە دەڕێ بڵێ ئەتۆ شتت خیندیە ناوەڵە کورە کو نەتخیندێ مامۆستا فلان لە مەرزەمەی نابیەوە کورە کاکە کو دەوەرە پێم لێ ئەوە نازانی مێشت بە دوو چ مەرزەمەچکەی و 5 دقە ما بستە قاعی ئەوە لە بیریشیتی لە بیری دەستەوە مشکلەی تەڵەبەی میلەتی مەلە چییە ئاگەر لەو نوقتەی بی مشکلەی تەڵەبەی میلەتی مەلە چییە مشکلەمان ئەوە نەبچین شتی نوێ فێر بین مشکلەمان ئەوەیە ئەو شتانەی خینیتمان لە بیری دەکەین ئەمە نامەوێت بچم شتی نوێ بخینەوە کتابی نوێ دەمەوێت کتابی خینیتمەوە لە بیری نەکەم ئەمە ئەوەی دەخینەوە لە بیری دەکەین دەمانە بچین شتی نوێش بخینەوە کەواتە ڕۆشن بیری بۆ چ ئەتووی چ لە فکر نەمایە ئەلێرە ئەتوو ئەو کاتە دەڕۆی قاعی کە کاتەکی ناسکت مابی لەوەی بچی مەشک سافی دانیشی بەڵام لێرەدا دەڵێم خۆت یەکلاییکەوە و پشت بەخوا بەستە و بڕۆ قاعی چونکە خوای گەورە چ دەفەرمێت إنه ليس له سلطان على الذين آمنوا وعلى ربهم يتوكلون شيطان بشيطاناتي خوي دەسەڵاتی لەسەر ئەو قوتابیە و ئەو تەڵەبە نییە کە موسڵمانە و پشت بەخوا دەبەستی و چ دەکا پشت بەخوا دەبەستی لە ئاەتێکەم چ دەفەرمی لە ئاەتێکەم چ دەفەرمی فإذا عزمت کە خۆت یەکلایی کردەوە فتوكل على الله پشتی خۆت بەخوای بەستە لە ئاەتشکە چ دەفەرمی باز لە ئیبلیس و شەیطان دەکا إنه ليس له سلطان على الذين آمنوا وعلى ربهم يتوكلون
واتە شەیتان دەرەقەتێ و کەسەی نایە کە ئیماندارە و پشت بەخوا دەبەستی ئەگەر پشتت بەخوا بەستت لێ دێ هیچ شتێکی لەبیر ناکەی خۆشەویستانم لۆ ئەو شتەی لە معلوماتی لە مێشکت خینیتی لۆ سەفشش بچی لە سەوەرەقەی بینوسیەوە هەڵبژاردنەکان ئەنجام بدەی لەبیر دەکەی لۆ لەبیر دەکەی لەبەرەوەی تو خۆت تەسلیمی خوای نەکردیا بەتەمای عەقلی خۆتی چکە زۆرت خیندیا من اعتمد على عقله اختل ومن اعتمد على ماله قل ومن اعتمد على سلطانه ذل ومن اعتمد على الله فلا مل ولا قل ولا ذل ولا مل بس پشت بخوای بەستە خلاص ئیشی تو نییە بچی تەجاوز بکەی بڵێ خوای ئەمە زیرەکم دەخینە بەتەمای خۆم بخینە و بەتەمای خوش لێگەڕێنە زەکو دێتەوە کە چوێ قاعی بۆ شەرتەی ئیستیفادەی چەکە دەنێم خۆت بەخوای بسپێرە پاشەوەی کە خیندت اقرأ أو بسم ربك الذي خلق نيفرما بسم ربك الذي خلق اقرأ برو بلي بتماي خواي بيغمر فرمي اعقلها حشتركت بستوا أو بتماي خواي كدزنبا كغارنا دا أتوش بكا أو إلى سرتا أو يتر بتماي خواي كواتر إلى عزيمت خودك لايك ولو خواي چونك قوت كرت اشتكاني مشكل لبير ناكي زيادة تركيزت بقوة دبي لكاتي امتحان ألي لا بس بيان كوتاي بيدينم لا تيشك بكري یەکەمین ڕیسالە سێ ڕیسالە دەگەینم یەکەمین لۆ داک و باب هەر داک و بابە کە قوتابیەکی پۆلی شەشی هەیە پۆلی سەی هەیە پۆلی دوی هەیە پۆلی یەکی ابتیدایی هەیە ئەگەر بەتەمایە شانازی بە کوڕەکەی و نەوەکەی و کچەکەی بکە ئەگەر قسەشی غەڵەت لە دەوی ئەو داک و بابەی دەرهات ئەوە لێ مەسئولە كل أولئك كان عنه مسؤولا هیچ قسەک نییە لە دەوی ئینسانی دەربێ ما يلفظ من قول يعني أي قول إلا لديه رقيب ملائكة الراس شاني ناوي الرقيبة دنوسي باشكي وعتيد كملائكتك اشتخرا بكان دنوسي ما يلفظ من قول يقصي ناشرين بمن دالك خوي بلي قناعة بيبك أو من دالي تدمير دبي 2 مليون كتابي فيزياء كيمياء وإنجليزي خند بي ناس تمشي لولا برو داچي دوزني بيدايا كاكم رخني لي قلتيا بابي دلك تسمتو فاشلي اتلو ناخيني خص ساقي دبي بلي اتو بخينا او اذا سرت بك ان شاء الله ناجح دبي ملك سما كان خيني ساقي دبي كرما كان خيني ساقي دبي هم ما دزانين ملاك كابرا قوتني لقندا شداته وقوتي دوسي باري في جهازي قوتي بابتم او دوسي باري كتم كوب غير مدرس كتم لقندا كيدي ميردي كرديا قوتي والله اذا او دوي ببارك بغنزشي قصك بقوتها قدم والله غنزك الشرمي بخوبو غنزك بيد هاد ملاكا قوتي ولا كرم او دوزن تملو قرات او مالي لري ايش قوتي ما مستاخر قرزني قوتي انا سوكا والله غنزك دستي دا نقيلي وهات يعني دستي شله بلا قال وضب وزنبو ملاك قوتي كرم دلي بوزن الشرم دو خوبو القري قوتي والله ما مستاخر قال قرصه قوتي انا كرم بشما ما بو سينس حتى الدكام هم دنيا خربته ونس حتى بيناك لبيناك بشما نبيو قوتي له ما مستاخر قوتي توقع حق نبي والله دوزان تايبا غنزكاي گجنو خنو قيدات لري كزور ما عنديا يغل سرسر ري كي بيبري ديتي غنزكا سور بيتو لغر بيتاقتي قوتي كرم بانس حتي كم بكم اگر همو دنيا خربو قوتي جهنم ساردا بلينا غرما بكس شنلي اوي او نس حتي كما تا مشاكل كابراج قوتي وزو علمي زريت يمو دنيا دزاين جهنم غرما وبمر هذا بيلي تدكاوا والله شرمي بقوبو قسينك الرويج ملاك قوتي ديتي جيشت دولس سيري كي بيبري عندي دي كان زكاتاقت لقلبنا مابو قوتي كرما كدي سان بشما دبي انا وبان ساعتي دومتكم قوتي اگر همو دنيا لا تخربو قوتي باهج ناخوشا بلنا بابا انا باهج زور خوشا لبينا كي ها لوكس شنو يقسانا شتا مشاكل قوتي بخوايا ويا ام تكسو ما وما لا تكسو برزو حرمته ونقلو قصيدكم كم ملاك ملانيه او عمام اللي سكر خونا بتا وشتا برزو حرمتش ما زور لهم يباش شيب انسان شانازي بيودكا قوتي دولا سي قوتي تماشاي کرد جاري سيم گەیشتە پێش دەرکەی ماڵەکەی قوتي کوڕم پێشەوە نسحەت سێمت بکەم کابرا ڕۆحی لە قەلبی نەمابوو هیچ قوتي ئێستا پێت دەڵێم تازە تەواو گەیشتی با نسحەت سێمت بکەم کابراش دوو ئینتیزاری دوو نسحەتەکەی کرد قوتي بەچ سێمی استفادە دەبی تازە هاتی ماهاتیمە با ڕاخیلەکەی استفادە چی بکەم قوتي کوڕم ئەگە هەموو دنیا خربەوە قوتي والله ئەگەر بمری زیندی بوونەوە نییە و قەبر نییە بلێ درۆیە زیندی بوونەوە قەبر هەیە گەنجەکەش لە کاکم زۆر شارەزاتر بوو لە دین فەقێ بوو قوتي اوها ما مستا قوتي اري والله قوتي عين نصيحتو توا قوتي قوتي وزبرهم قوتي نا والله اول شنو بس قادر مكي مالي تابقي سريع والله وش هلي قلت بيج ما مستا كتبر دي سري ملاكش لي دروي كابراش قيشت سري قوتي ما مستا يعني قصت توا قوتي حتى قلت دو شابي لزنتا كيدا اي جهازي حموي بتقلات اخواري شو شوات ونازام استداهم بارتسا زنتا كراوه كتاو غوري تماشاكل ما مستا زاني قابي بقرتوا تنقالي بقرتوا
گەنجەکە لەسەرێ پێ دیگۆ مامۆستا یەک ئامۆژگاریت دەکەم لەبیر نەکەی بە کەسیش نەلێ ئەگەر هەموو دنیا خڕ بۆ گوتی یەک قابی ساغمایە ناوە دوو زەنتەی بلێنە ئەوەنی یەک قابی ساغ نەمایە ئەوەش لۆ من یعنی ئەوە نەسیحەتی تووە زۆر داکو باپەیە زۆر مامۆستایە نەسیحەتی منداڵی خۆی دەکا بە زۆر چ نەسیحەتە ئەتوو سەری لە قوڕە دەنێ کلی لە چاوی دەکەی چاوی کوور دەکەی کاکۆ پێی نانە نەسیحەت و پێی دەنە فەسیحەت ئەوە نەسیحەت نییە بەڵام دابوو داکە خۆ قسەی لەگە ناکرێ بە قسەی لەگە ناکرێ مامۆستاتە خۆ پێی سوور دەزانم غەڵەتە سوور دەزانم غەڵەتە بەڵام هیچ ناکرێ لە هەمان کاتدا هەموو نەسیحەتێکی وەرمەگرە بیدە فلتەری عەقڵت بزانان تا چەند قسە تەواوە ئەو دە لەسەری خۆتی دانیان لە مەقبەڕەی مێشکت بینێژە گۆڕستان خۆوەندەگران نییە ڕسالەشکەم لەو مامۆستایانی بەڕێز کاتێک هەر مامۆستایەک لە هەر قاعەشی دەبی ئەو پەیامە لەو مامۆستایانە ئەگەر بەخۆشم قوتابی بم لە هەمان کاتشدا مامۆستام ئەگەر مامۆستاش بم لە هەمان کاتشدا مام وەستام بەڵام لە معاناتی قوتابی وە قسە دەکەم و لە معاناتی مامۆستاشەوە قسە دەکەم ناحەقی مامۆستا ناگرم قەناعەت کە ئەوەی پێشمەرگەک بە سیلاح و بە کلاشکۆفێک دەیکا لە سنوورەکان هەمان کەس کە مامۆستایە بە قەلەم و بە کاغەزدا ئەو سەنگەرە بەڕێ دەکا ئەگەر قوتابی ئەگەر منداڵی ئەو پێشمەرگەی مامۆستایەک فێری نەکا وەچ ئەو نەفەری پێ دەردەبی هەزار کەس بێتن حکم لەسەر من و تو بکە بەڵام بەو قەلەمەی ئەو ڕۆژی وای نەمایە وەچ حربی عێراق و ئەمریکای لەو من جێشی عێراقی قوربە سەری سەدام حوسێن کلاشکۆفی دابێ لە ناوەندی بەغدایە یەو مەسقوط بەغداد بە کلاشکۆفی دەسوڕاوە بەخۆ جغارەتشی لەدەو بوو انتزار دەکا تا عەرەبی بە کلاشکۆفی لێدا ولا ڕۆژی وای نەمایە کاچ من ئەو لە بەحر الأحمر ساروخی هەڵدەستان ساروخی کرۆزی داوێشت سەری کامێرە بوو بە جی پی ئێس دەیسوڕاندەوە بەسە تورکیا دەهیناوە بە کوردستان دەیگوت سەلام عەلەیک دڵناوەندی بەغدایە ژیر دەکرد ئەتوو لەگەڵ کلاشکۆفی لەگەڵ چ ڕاوەستای ڕۆژی وای نەما ڕۆژی قەلەم و چەک و عیلمە بەو خودایە خوایەتی دەکات ئەگەر ئەنگۆ بەتەمای وەی بن وەچ گوتم 100 جاران چاو لەوە بی ئیلا ئەوەت هەیە بچی پێ بژی کاکە ئەختەبوت 8 لاقی هەیە ببە ئەختەبوت 7 لاقی لەولا لادانێ کاسب بە ئیش بکە بگەڕێ بسوڕێ بخینەوە قسەی بکە قسەی جێ بدێ لەلایەک لە دەرەزە نەینا لە دەلایەت و پیشەتە بی وەبکە دە دکتۆر بێتەوە کنت بیل گیتس خۆ کولەی تاوا نەکردیا ستیڤن جۆبس کۆمپانیا ئاپڵدانە خۆ کولەی تاوا نەکرد 2 ملیۆن مهندس والەکەین مەمنونە وەریگری شەریکەی گوگل 32,000 مۆزەفی کە دەیبینە گوگلی دەکەنەوە سایتی گوگل یەک پەڕی سپێ خەتەکی لەناوەندەیە دەڵێ سێرچ یەک خەتە ئەو پەڕە سپێ کە دەیبینی 32,000 مۆزەفی کۆمپیوتەریش لەوەی دەکا لە پشتەوەی 32,000 مۆزەف لەسەر پەڕە ئیش دەکا ئەتوو چ دەنووسی بە یەک چرکەی 180,000 سەرچاوە دەداتێ بەڵام هەر 32,000 مهندس مۆزەف و فەرمانبەری کەسێکن کە کولەی تاوا نەکردیا بەڵام هەموو دنیا دەزانین چەند سەرکەوتوو بووینە کەواتە مامۆستایان لە قوتابخانەکان و لە قاعەکان هەتا بکرێ یارمەتیدانی تەڵەبە واجبە ئەسیلەکە تەڵەبە کەلیمەی ئینگلیزی تێناگا ناکوڕ مەمنوعە بخندرێتەوە کورێ مەمنوعی چی کاچی من ئەگە بەتەمای لەگە من لە قانون قسەیەکەی وەرە بەم بڵێ قانون چییە ئەمن تەڵەبەی قانون مەرحەلە دوو خوێندیا لە بە عەشقی قانون نەچوویمە قانون تەواوکەم چوویمە فێرە قانون بم هەتا بزانم کو خەڵک قانون دەشێنێ منش لەوی شارەزاتر بم ناچم قانون بخینە لەوەی قانون تەطبیق بکەم چکە لە وڵاتەی هەیە بەڵام 100% نییە کونەچی بەجێ دێری لە قانون ئەگەر بێت بۆ کونەی ملت دەگری دەرێ وڵاتەوە هات کردیا کورێ کاکە بە منیان گوتێ قانون دەتپارێزی ئەخە بە قانونش دەتکڕن دەتفرۆشن بە قانون ئەستەریمان لە قوڕەنایە کاکە لۆی ئەمە نسیحەتم چییە ئەمە کە بوومە مامۆستا لە عەشقی مامۆستایەتی نەبوو لەرچی مامۆستای فاشل بوومە مامۆستا حەزم دەکرد دانیشتم تەڵەبەکمەوە پاڵ دەمەوە چییە با مامۆستا چییە جوان دانیشەوە چییە لەو سنووری لەو کاتەی کەمە قسەی لێ دەکەین هەتا بکری مامۆستایان یارمەتی قوتابیان بدەن بەڵام ناڵێم زۆر شلیشکەن وەک ئەوەی تر بکرێەوە زۆری شیرە مەبن قوت بدرێن لە هەمان کاتدا تەڵەبەک شەشی لێ عاسی دەبی هەتا قووەتی یارمەتی بدا کەلیمەی لێ تێک دەچی پێی بڵێ ئەوە وایە ناوی نازانی بنووسی ڕێنمووی بکە پێش ئەوەی وەرەقەکەی لە تەڵەبەی وەرگری بڵێ کوڕم بەخێرچی تەماشا بکە ناوی نووسیە کۆدی نووسیە خەتەعی کردیا ساڵێکی بەغەڵت نەنووسە ناوی مادەکەی یەک خەتە کات و ڕۆیشتی ئەگەر ئەو مامۆستایە تەدقیق نەکاتەوە پاشەت و دیسان ماندیبوونی تو 12 ساڵان بە هەدەر دەڕوا کەواتە پەیامی لە مامۆستایان هەتا بکرێ ارحموا من في الأرض يرحمكم من في السماء يارمەتی دانی قوتابی واجبە آخر رسالەشم بەو 5 دقەی تەواوی کەم لۆ قوتابی خۆشەویستانم یەکەمیشت قەت عەجەلەی مەکەن لە قاعەی 3 ساعات هەیە 4 ساعات هەیە 3 ساعات و نیو هەیە هەر 3 ساعات و نیو دانیشە کەس بە دوود نەکەتیا هەر مامۆستایە گوتێ تو مای بەتەنێ مای لە قاعەی چێ زۆر مایە تاوانە بووی بلێ مامۆستا 3 ساعات و نیو لەسەرەت و فەرزە ڕاوەستی ئەگەر بە داوا لێبوونەوە دەڵێ ئەگەر مادی بی بایا کەشکە بێتە زێت بەڵام نابی عەجەلەی لێم بکەی مەسیری من لەو وڵاتەی لەسەر ئەو 3 ساعات و نیوە ڕاوەستایە و دەڵێن بەداخەوە بەڵام ئەتوو مەیلە ئەو مامۆستای عەجەلە لێ بکە و بەخۆشت عەجەلە لە خۆت مەکە یەک دووەمین شت هەتا ئەسیلەی کو دەخینەوە ملەتی ما کە ئەسیلەی وەردەگری جارێک دەخینتەوە تەماشا دەکا قەلبی تێک دەچی جاری دوم تەماشا دەکا زەختی هەڵدەستی جاری سێم کە تەماشا دەکای کە چاندە لای ڕەوشەتی جغارەش پێشم لۆ کاکە ئەمن جەوم ژیرایە
ئەوە کەیت کە دەلێ کاکە ڕوخسەتەیە بچم ئەوە ئەمن تا فڕەچی دەرە لێتە مەگەن ئەمن میزازم تاوا نابی لە قاعدەکە من زۆر بووە ئەمن چار دەوری قاعانم دیتیا کۆرسیەکەم و دووەم یعنی خولیەکەم و دووەمی 2 ساڵە ئەوە لە پشتە کتێک لە خۆچوو بەس ئەسیلی ئەحیامیەکەم ڕۆژی بوو گۆتانێک لە خۆچوو لەولایەک فین گۆڕی دات نەم دەزانێ و قاع تازەیە یان قاعی امتحانەیە خاستە کچ بەداخەوە زۆر ترسنۆکن لەو بابەی یعنی ئەمن لێوە دەلێم کە دەمگۆت لە کۆڕەکەی دیش باسم کرد گۆتم بڕۆ ئەسیلەکانی بەرامبەر تەربیە بکڕن کە 100 ئەسیلەی تێدایە دەلێ مامۆستا خۆ ساڵ بوویت هەڵبژاردن یەکورە کاکە خۆ کتاب نەبوویتە وحی خۆ کتاب نەبوویتە وحی کتاب مەنەزمایە کاکە بڕۆ ئەسیلەی حەلکە ئێستا کاتی وەیە تو شەوی امتحانات دانیشی بەس ئەسیلەی حەلکەی 2011 چاتەوە 12 چاتەوە 13 خولی 1 خولی 2 تەمهیدی خولی 1 خولی 2 20 ئەسیلە تێ لەو 5 ساڵی حەلکەی کاتو دەچێ قاعی ئەتو چەندەمین جارە ئەسیلە دەبینی ئەتو دوی نەشەیە 15 حەل کردی پێ نەشەیە 10 حەل کردی و 25 تازە دەچێ قاعی و 26 ئەسیلەی لۆتو 26 ئەسیلەی لۆتو نیگەران دەبی لەوەی دەترسی بەڵام کەسێک لۆ من هەموو کتابی خوێنە لەگە دەمەرزەمەی هاتە ژۆرە یەکەم جار وەرەقەش پێ پیشاندن یەک وەرەقەیە 25 کتاب زەندەقی لێ چووە دەمەرزەمەی هەیە بەرامبەر ئەو وەرەقەی ترسینیە یەک وەرەقەیە لۆ ئەو وەرەقە پێشتر حەلی نەکردیا کتابی تەواو کرد هاتە سەمەرزەمەی کاکە ئەو امتحانەی کە دەرێ مەسیلەی حەلکەن واز لە کتاب و دەفتەری بینن ئێستا کتاب و دەفتەر خوێنە دۆرەزەی ناین لەم وەگرە بەس ئەسیلە حەلکەن بەس ئەسیلەی حەلکە کاکە کتابیش تەواو نەکرد بڕۆ ئەسیلەی حەلکە دوو بەشمایە مامۆستا کورە مەخینە لەم وەگرە کاکە مەخینە بڕۆ بە ئەتو سەتی نێنی نۆتی بینی بەڵام نۆتەکەم لە بەگرێنتی بینە ئەتو بە دوو قەلی دەکەی بە دوو کۆتریش دەکەی چێکم لۆ ناینی کەواتە تۆ ئەوی مەکە بڕۆ بەس ئەسیلان حەلکە لە هەمان کاتشدا چەند جار ئەسیلەی دەخینەوە خۆشەویستان 5 جار ئەسیلەی بخینەوە لە تۆقی سەرێ حکوومەتی هەرێمی کوردستان هەتا بە هیوای سەرکەوتن حکوومەتی هەرێمی کوردستان هەتا بە هیوای سەرکەوتن 5 جاران بیخینەوە لەو بەری لەو بەری لۆ هەر جارێک ئەسیلەی دەخینەوە هەندێک شت دێتە مێشکت قەلەم ڕەساسەشی دەستکێ لەگە جار دیۆن تەماشاکە عینە پرسیار فکرەکە لۆ دێ بنووسەوە جاری سێم و 2 جار بخین جاری سێم بخینەوە جاری چارەم جاری پێنجەم 5 جاران بیخینەوە چونکە بە 5 جاری ئەتو کو مێشکت کۆنتڕۆلی ئەسیلەی دەکا هەر جوابەک لە یەک ڕابێتە ناو مێشکت یەکسەر مێشکت دەرەوە یەو جوابەیە لۆ 5 جار دەڵێن بیخینەوە کاتێکە دادەنیشی ئەدەبی جواب دەدەوە یەکسەر پرسیارش قەواعید دێتە مێشکت شعرێک لە بیکردی قەواعیدی جواب دەدەوە یەکسەر ئەدەبەک دێتە مێشکت بەدەستە تو نییە ها نەلێ وەڵام دادەنیشم چم بێەوە دێتە مێشکم مێشک بەدەستە تو نییە ڕاستە لە ناو سەرتا بەس بەدەستە تو نییە ئەو شتانە لا ئێرادیە فکرەکە لۆ دێ جوابی پرسیارێکەکە 5 دەرەجەی لەسەرە ئەتوی لە قسمەکی دەباتە قسمەکی لە کۆمپیوتەر دەباتە یاسایی عرض و عاصمە مەسیرت دەگۆڕێ ئەو فکرە لێ دەڵێن باوەتە تێمەگە یەک چرکەی بەلاژ نەدەێن امتحانێ دانیشە 5 جار بیخینەوە ئەخە پێران ناکەم کاکە ئەگەر ئەمن بەخۆم لە قاعی بووم 3 ساعاتم هەبوو والله وبالله وتالله جار هەبوو ساعاتێک و چل دەقە مەسیلەم دەخیندەوە عالم دەینووسیەوە پەڕیاوا دەکە بیر دەفتەرەشکەم بدێ کلاشە دەکە دەفتەر ئەوە چ بوو ئەمە سۆر دەزانم تێنەگەیشتیا هەندێک شت بە وردی هاتی بۆ ئەم دەزانم تێنەگەیشتیا دەمگە مامۆستا پێ بڵێم بە قورعانەوە غەڵەت تێگەیشتیا دەگوێ ناکوڕم عەقل لێ نەبی ڕاست دەکەم لۆ عەزرێ دەکەی کاکە 5 جار بیخینەوە بە مشکدا هات بنووسەوە ئەوە یەک ئەوە دوو ئەوە سێ هیچ شتێک بە بەتاڵی بەجێمەیە لە ئەگەر هەڵبژاردنیش بی جەیەک بەتاڵ ماوە نەزانی لە چاران چیانەوە لەو حالەتەی هەڵبژاردن بوو نەزانی لە چیانەوە فکرکەوە ئەمن کو مەسەلەن یەک شت پێ دەڵێن لە هەڵبژاردن زۆر ئیستیفادە لێ دەکەی مەسەلەن پرسیارێک لێ دەکا مەسەلەن نمونەیەک دەرێنەوە ئەمە دەڵێن فەلاحی مام حەمید دوکاندارە لە ئازادی یان لە منطقەی نووسەران یان مەسەلەن لە سڵاحەدین یان لە تێراوێ ئەمن چێ مەسەلەن دەڵێ مام حەمیدی ماسی فرۆش یەک ماسی فرۆشەیە حتمەن چونکە نابی پرسیار دوو جوابی هەبی لە ئەسیلەی نەکو تەڵەبە غەڵەتکە وا دانێ یەک جوابی هەیە ئەمن نازانم جوابەکە لە چۆن دەرەیە بەس ئەمن دەزانم مام حەمیدی ناناسم ئەگەر لەو پرسیارەی بی نازانم پرسیارەکە چییە بەس ئەمن دەزانم ماسی فرۆشەکەی نووسەران ناوی کەریمە و دەزانم ماسی فرۆشەکەی تێراوەی ناوی ئەسعەدە و دەزانم ماسی فرۆشەکەی سڵاحەدین ناوی محەممەدە دەمێنێتەوە نامێت یەک منتیقە دەمێنێتەوە نییە نازانم ناوی چ کابرا کەواتە چێ دەردەچی ئەویش حازی فلان کەسەکە یەکەم جار گوتم کەواتە ئەتو کو دەزانی هەندێک جار ڕاستە سێقلەکەی دەزانی بە سێقلەکەی دەزانی ئەو هەونیە کەواتە چارەمەوە شەرنیە تو بزانی ئەو هەوە جارە هیچێکی نازانی بەڵام تەماشای سێیەکەت کە دەکەی ئەوە پێی ناسێەوەی نییە ئیوەش نییە ئەدێ پرسیارە چانەوە دەبی چارەم هەوە چکە چارەم نازانی بەس سێیەکەی تاکی دەزانی هەونیە یعنی بە نەزانینت زانینی بەدەست دەینی شەرنیە توی لە شەشی بزانی علم استیفادە لە جەهلت بکە پێی ببی عالم ئەوەش نقطەچی بکە لە هەمان کاتا خۆشەویستم وەک پێت دەڵێم ئەگەر شتێک لەبیر کرد لە ئیمتیحانێ تەماشای ڕسم بوو لە مێشکت ڕۆیی خاستان علمیەکان لە ئەحیا و لە شتانە تەماشای لای زۆر تەرکیز کە لە چاوت بەلای ڕاست
چاو لەسەر لای ڕاستدانێ و داڵغەش لێ بدە ئەگەر ڕسم لەبیر کرد بوو لە حالەتێک ڕسم دێتە مێشکت ئەگەر چاو لە لای ڕاستدا کۆنتڕۆل کرابی ئەگەر نووسین لە فکر کرد تێکستەکە لە فکر کرد پێناسە بوو ئەدەبیات بوو چاو لە لای چەپ دانێ چاوت مەسوڕێنە ئەوەندە فڕان لێ مەدە لە ئیمتیحانێ چاو یەک پێدە خەفشەخانە نییە کاچ من لە یەک سانێ 24 ڕسمی دەگری 24 قڵ دەستە ژۆرێ یەڵا ئەوە چییە پەنجەرە دار دیوار ئەوە چغارەی دەخوا ئاوی لە پێشە ئەوە دەبێت لە پێشە تینگ مۆبایل لێدا مامۆستا قسەی کرد مێشکە دەڕوا چاو لێک لای دانێ هەر چ قەوما دۆلیان لێ داوەڕمەدەوە ئیستیفادە لە کاتەکانی خۆت بکە بەو نوعی کە گۆتم ئاخر شتیشەوە چووینە قاعەی ئیمتیحانێ پێشەموتەشکە لە مالە دەردەی ئەو دوعایانە بکە و کۆتایی پێدەینم هەتا بتە ختامه مسك وفي ذلك فليتنافس المتنافسون ئەو لەنگۆ لێ دەگەڕێم کە لە مالە دەرهاتی دوعای بکە بە پێڕاز وەرەدەرێ بلي بسم الله توكلت على الله ولا حول ولا قوة إلا بالله العلي العظيم سي شيطان لپیش درکې مالی همومان هيا بنص حديث او شيطان انا وا كابره وتن انتظار دکا کاکم بيت دري هذه تشتي فيلم شبكه كدلي بسم الله توكلت على الله ولا حول ولا قوة إلا بالله العلي العظيم شيطان يكم دلي هوديتا ايش كدلي وقيته ايش كدلي وكفيت هر شيطان دلن كاكا تازه ملائكه بو حرسي وي بودو عايك رزا ملائكه خو حرس لو دادنه هم حرس كانتيا بودي جارد ما دلهم في اي بي نا ملائكه اللي وشوا كزناتني شيطان تدخوني كبي طاقتي خير لقى طاقت شقتي كالنابي مستحيل اخوا وبكاتنا تداخل بكي كوات اتو دعاء بخينا شيطان لدور دكوتوا شيطان لدور كوتوا تركيز النار وشد بيناك يهتدي در لقاعي زان او دعاء اللي دكا او يك دوم شد كاتنا قاعي داخلي مكتبي داخلي قاعي ببيراز برنا قاعي دي سانت لي حسبي الله لا اله الا هو رب العرش العظيم كو دعاء زور ذكي توكل لا حسبي الله لا اله الا هو عليه توكلت وهو رب العرش العظيم سيسات انا دعاء بخينا كاتك زير تجوري بيش اوي دانشي خوش ويستانم دعاء في البلي ربي انزلني منزل صدق واخرجني مخرج صدق واجعل لي من لدنك سلطانا نصيرا كاتك دانش تو دعاء بك واسيلان بشكرت او اسيلي ورمقرب دستتصب دست راستت بينا اگر ما مستدست بيشو بدست راستت ورغراسيلي دست راست بركه داتنا او ورقيك الامتحان تجابي في ديوا او همو سنتي حياه لو خوتان زي بزيبك لباشان كدانشتي كاسيلد ورغرت تماشايا بك بتساوي بسم الله بلي اللهم لا سهل الا ما جعلته سهلا فاجعل الصعب لنا سهلا خواي گور هیچ تک لبران براتو قرزنيا او شتانه که اما پیمان قرصا لو ما آسان بك خواي گور دیسان شتا قرصا كان لو آسان دكا ولا حالتي اخري كشتك لبيل كرت استغفر الله بك دیسان لبیرت کرد دیسان استغفر الله بکە زۆر ذکر بکە بەو حالەتەی کە ئەو زیکرانە وەلێ دەکا بەهێمنی چاوت قەپات کە ئەو شتێک کە لە خەیاڵت ڕۆیشتیە سەفحە سەفحە دێتەوە پێشت و پێشت بلێم کاتی ئێستا کە دەستنەوە ماڵێ واز لەو شتانە بینن پاش نوێژی سبەینان مەمنونەوە ئەبەدەن نەنوونەوە پاش نوێژی عیشای زوو دەنوون 6 ساعات 7 ساعات خۆ دەنوی هەڵدەستیەوە تەوقیتی دانێەوە دەست بە خوێندن بکە و ئین شاء الله خوای گەورە پشتیوانی هەموو لایەکتان دەبی و ئەوانەی کە دەیانەوێت لە سژان سەرکەوتوترین کەس بن ئین شاء الله خوای گەورە بەدڵیان دەدا دەرەجە و نمرەی باش مەکەنە قیاس خۆشەویستانم هیچ کەسێک بوویتە دکتۆر نەبوویتە دنیا پەرست هیچ کەسە چی نەبوویتە کەناز نەبوویتە ئینسانی فاشل هەمووی میزانی حیاتە خوای گەورە هەر کەسێکی لە جێیەکی دانایە لە ئەو ژیان جوانی خۆی لەدەست نەدا ئێوەش دەبین ئەو کەسەی کە خوای گەورە چاوەڕوانتان لێ دەگا گەل و عائلە و نیشتیمانتان پێدان سەربەرز بی و بەحەسێتەوە خوای گەورە پشتیوانی هەموو لایەکمان بی وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه